بەهۆی بارانبارین گەڕەکی تێراوی هەولێر نقمیاو بووە و شەقامی سیمەتریش داخراوە و چەند دوکانێک زیانیان بەرکەوتووە. خاوەنی یەکێک لەو دوکاندارانی زیانی بەرکەوتووە بە 964 وت. دوکانەکەمان ئاوێکی زۆری تێچووە و هەندێک لە کەلوپەلە کارەبایەکانمان لە کارکەوتون. لە گەڕەکی شۆراوی کەرکووکیش لافاو زیانی بە 20 ماڵ زیاتر گەیاندووە و قوتابخانەی شۆراوی سەرەتایی کەوتۆتە ژێر ئاوە و خاوەن ماڵێکی گەڕەکی شۆراو دەڵێت هیچمان بۆ دەر نەچووە. لە خانەقی ناساییش هەڵی کوتاوەتە سەر کارگەیەکی بەرهەمهێنانی دروستکردنی مادەی هۆشبەر و 4 کەسی دەستگیر کردووە. عەقید سەلام عەبدولخالق و تەبێژی دەستگای ئاسایشی هەرێم بە 964 ڕاگەیاند. هێزەکانی بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی دەستگای ئاسایشی هەرێم بە هەماهەنگی و ئاڵوگۆڕی زانیاری هەواڵگری نێودەوڵەتی و وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقی فیدرال توانیان لە ناوچەیەکی سنووری ناحیەی مەیدان دەست بگرن بەسەر کارگەیەکی بەرهەمهێنانی مادەی هۆشبەر. وەک لەو ڤیدیۆی دەستگای ئاسایش بڵاوی کردوێتەوە دەردەکەوێت کارگەیەکی گەورەیە و تەواوی کەرەستە و پێداویستی بەرهەمهێنانی مادەی هۆشبەریان هەبووە. دوای نیوەڕۆی ئەمڕۆ هەورە بروسکە لەسەر چیای کۆخێ لە خاڵێکی پێشمەرگەی داوە و 2 پێشمەرگەی بریندار کردووە. ئەفسەرێک لەو خاڵەی پێشمەرگە لەسەر چیای کۆخێ بە 964 وت. نزیکەی کاتژمێر 1 خولەکی دوای نیوەڕۆ هەورە بروسکە لەو خاڵەی پێشمەرگەی دا و 2 پێشمەرگەی بریندار کرد و گواسترانەوە بۆ نەخۆشخانەی شێخان. بە وتەیەوە ئەفسەرە ئێستا دۆخی تەندروستیان باشە و مەترسی لەسەر ژیانیان نەماوە. کاتێک خۆش.